فرمانگه و بالاخانه حکومی لکرکوکه پشتی کو بریار پجراندی کنگره چاپمنیدان او بریار کوکوان گوتن دستوری ویاسایه ما فکر کردانه لکرکوکی علای خبلند بکنج برکو لجری علای گلک قربانی دانه جبو پراسنا کرکوکی هم دیسا ودگرنه و ناف پیش مرگین کردستانه کل سنورین کرکوکینه هم بزانن نرین وان چیه لسر بلند کرنا علای کردستانه ایدی لکرکوکی بله هم دلود گلوان داخف بەڵێ بێگومان بەڵێ وەکوتمانانی ئەم بڕیارە بەلای هێزەکانی پێشمەرگەشەوە گرنگی و بایەخی خۆی هەیە من دووبارە ئەچمە لای کاگمارف دواتر ئەو پێشمەرگانەشە دوێنم لەسەر ئەم ڕۆژە ئەم کاتت باش کاگمارف پەیامی ئێوە چیە لەم ڕۆژەدا کە بە زۆرینەی دەنگی ئەندامانی ئەنجومەن ئێستا ئاڵای کوردستان فەرمیە بە فەرمی هەڵەدرێ لە باڵەخانە و شوێنە حکوومیەکاندا بەناوی خوای گەورە میهرەبان دیارە ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئەمڕۆ زۆر دڵخۆشین کە برادرانی کوتلەی هاوپەیمانی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەنگیان بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستاندا کە لە هەموو دەستگاکانی شاری کەرکووک بەرزکرێتەوە دیارە بەڕاستی ئاڵای کوردستان بووە کە هێزی پێشمەرگەی کوردستانی هێناوە لێرە سنگی خۆی کردووە بە قەڵغان بۆ پاراستنی هەموو نەتەوەکان یعنی من پێم سەیرە نەتەوەیەک نیگەرانی خۆی دەربڕێ بێت لەو کاتەیە کە ئاڵایەک ڕوحی خۆی جانی پێشمەرگەکانی کردبێت بە قوربانی بۆ ئەوەی ئەو بە ئازادی بژی خەڵکەکەی ئەو بە ئازادی بژی ئەو ێستا بێ مەقسەد دژایەتی بکە بەڕاستی جیاوازیتان لە پاراستنی نەتەوەکان کردووە لە کەرکووک ئێمە خۆی لەسەر ئازی واقع دیارە ئێوە ئەزان ینی هەموو ڕاگەندەکان ئەزان هەموو خەڵک ئەزانێت دنیا ئەزانێت لەوەتی هێزی پێشمەرگەی کوردستان هاتووە کەرکووک زۆر لە ئارامە ینی لە هەموو شارەکانی تری عێراق ئارامترە کەرکووک پارێزگارێکی تەواوی لێکراوە ئەمنێتێکی تەواوی هەیە تەقینەوە نییە بە هیچ شێوەیە لەوەتی کە پێشمەرگە سنگی خۆی کرەوە بە قەڵغان خوێنی خۆی بەخت کردووە لە پێناوی ئازادی خەڵکی کەرکووکە کەرکووک زۆر بە ئازادی ئەژی زۆر بە باشی ئەزی بەڵام ڕەنگە هەندێک خەڵک ئێستا بیانەوە کەرکووک بشێوەیەکی تێ بکەویان ئارامی کەرکووکتێکدان ئارامی کەرکووک تا هێزی پێشمەرگەی کوردستان بمێنێ تا ئاڵای کوردستان بەرزێ بە هیچ شێوەیە تێک ناچێ ئێستەقراری کەرکووکی ئینشەڵڵا پشتیوان بەخوای گەورە میهرەبان بەردەوام ئەبێ و ئینشەڵڵا ئاڵای کوردستانیش ئەبێ بە ئاڵای کۆماری کوردستان و سەرکەوتووە بە هێزی پێشمەرگەی کوردستان و هەموو نەتەوەکان پێکەوەژین لە شاری کەرکووک ڕێستان ئاڵای کوردستانتان بەدەستەوەیە تۆ پێناسی ئەم ڕۆژە چۆنەکەی کە وەکو پێشمەرگەکان وتیان ڕۆژێکی مێژوویە بە حقیقەت ڕۆژێکی مێژووی ئەمڕۆکە ئاڵای کوردستان ئاڵایەکی پیرۆزە سوپاسی جەماعەتی هینیشەکەم لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ئەمڕۆکە دەنگی زۆرینەیان داوە بە هەڵگرتنی ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگاکانی شاری کەرکووکی خۆشەویست ئێمە وەکو پێشمەرگە هەردەم جانفیدان لە پارێزگاریکردنی شاری کەرکووک بە هەموو نەتەوەکانیشەوە بەبێ فەرق و جیاوازی ئێمە پارێزگاری لە هەموو نەتەوەکانەکەین فەرقی کەسیش ناکەین بەردەوامە ببین لە سەنگەرەکانی خۆمان زۆر سپاس بەڵێ پەیامی ئێوە چییە کاکە فەرموو پەیامی ئێمە دەستخۆشی لە ئەنجومەنێکن کە ئەمڕۆ بڕیاریاندا بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ئێمە حەزمانێک زووتر بێت کە ئەو بڕیارە بدرێت کە زۆرترین شەیدماندا لەژێر ئاڵا زۆر سپاسم بەڕێستان ئێمە دەستخۆشی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکەکەینەوە پیرۆزبایی لە هەموو گەلانی کوردستان دەکەین ئەمە ئاڵای هەموو گەلانی کوردستانە نەک کورد بەڵکو عەرەب و تورکمان و کورد و ئاشووری بۆیە ئێمە هەر کەسێ ڕەدی ئەم بڕیارە بکاتەوە ئەمە بە هەموو شێوەی ڕەدیەکەینەوە زۆر سپاس حەزەکەم زۆرترین پێشمەرگە بدوێنم لەبەرەوەی ئەم ڕۆژە بەلایەنەوە گرنگەوە کوتم حەزشەکەن قسە بکەن تۆ پەیامت چیە وەکو پێشمەرگەی کوردستان وڵێ من پێشێکی بەخێرهاتنتانەکەم و بەرەکانی جانگ من لێرەوە جارە پێشێکی پیرۆزبایی خۆم ڕاگەێنم لێرەوە بۆ چوارپارچەی کوردستان بۆ ئاڵای کوردستان دەستخۆشی لە پارێزگای ئەنجومەنی پارێزگای کەرکووک شەکەم هەستاوە بەم بڕیارە و چەند لایەنێکی تر من لێرەوە داواکاریم لە لایەنەکان هەیە لە هەرچی چوارنهینەکەیە بۆ هەڵسن بۆ دەنگدان بۆ سەر ئاڵای کوردستان دەستخۆش بێ بەڕێستان چ پەیامێکتان هەیە ئێمە وەکو پێشمەرگەی فەوجێکی لیواییەک زۆر پێخۆشحاڵین بە مڕیارە پیرۆزبای لە هەموو قەرش کوردستان دەکەین لەدای شەهیدان بەڕاستی ینی ئەمە ئامادەینە لە بۆ ئاڵای کوردستان بژین و بژمرین زۆر سپاس گەر لەگەڵم بی ئێوە پەیامتان چییە فەرمونون ئاڵای کوردستانتان هەڵکردووە بفەرمە بەڵە سەرتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە وەکو پێشمەرگەی کوردستان پەیامێکمان هەیە بۆ ئەو کەسانی کە دژی ئاڵای کوردستانن پەیامێکمان بۆیان هەیە ئەم شتەیە کە ئێمە لە پێنا ئەوانە لە پێناوی کورد نییە کەرکووک هەموو نەتەوەکانی تایە ئەو شتەیە جارێتە دووباری نەکەنەوە و ئێمە پیرۆزبایی لە کوردستان شکەین بەبوونی ئاڵای کوردستانە و پیرۆزبیان لێگەین دڵمان خۆشە باڵکردنی ئاڵای کوردستان لەسەر شاری کەرکووک زۆر سپاس بەڵێ دێمە پەیامی هێزەکانی پێشمەرگە بوو لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان ئەوان دڵخۆشن بەم بڕیارەوە جەختیش لەسەرەوە دەکەنەوە کە پێشمەرگە تەنیا پارێزەری یەک نەتەوە یاخود بە تەنیا بۆ پاراستنی کورد نەهاتووە
هێرشەکانی داعشیش وەکو دەڵێن شاید حاڵە بەوەی کە پێشمەرگە هاتووە لە سنوورەکان پارێزگاری لە هەموو نەتەوەکانی کەرکوک دەکات بە بێ جیاوازی بۆیە پێویست بە نیگەرانی ناکا و لایەنانەیە خود نەتەوەکانی تر ئەوان بەڵێ نەدەن کە هەموو پێکاتەکانی کەرکوک بە بێ جیاوازی بپارێزن و ئاڵای کوردستانیش ئاڵای هەموو نەتەوەکانی شاری کەرکووکە. بەێ ئەو ڕۆژان نیشتیمانی لە خەلکی باژارێ کەرکووکێ و هەموو کوردستانیان پیرۆز بەهێمن دەلگەلە